داخوازی هاتووە؟ چی بوو؟ دایکم داخوازی هاتووە؟ خۆی بە قوربان دەبم وەی لەو خەبەرە خۆشەی مەمنوونت دەبم بۆ چییە؟ ئەوە چێ بێم دەستەکانی ماچ بکەم لە عەفرەکەی سەر چۆپیل بوو بگرم باوەڕ بکە پاقلاوە و شەربەت و ساردی هۆڵەکەت بەخۆم دەگرم ئەوە چ پیاوەکە باشە سعدی بەس کێشەیەکەیە کێشێتت جانە ئێ سعدی بێژەم ڕازی نابێت دڵنیام ئەو مۆزوعە پێشی بڵێم ڕازی نابێت بەخۆی و بزانم نییە ئەنگۆ بە ئەنقەس و قسان دەکەن هەتا جەڵتە لەم بدە بێژەن چیە بێژەن بێژەنی بێعەقڵ بێژەن چییە کوزێ بە قوتای لە بەتوولەکەیتە دیا دەبی وەیلی بکەم لە مارێ سزنی بکەم ئەوە چییە سعدی خۆ نازانی هەموو پرسیوڕایەکی ئێمە بە بێژەنە ئەخەت بێعەقڵن ئەو بەکێ لە بێعەقڵ وەڵڵا بە تۆ بەگۆ دەریم ئاگاو لە دەمێ بێ ئەوەتی نایێتەوە بۆ ماڵەوە ئەوە نەیتە دەمە درێژ بووە ئەو زمانە چەند درێژە کاکە بۆزی بێژەنی چییە سعدی سێریکە من ئەوە ئێمە دەستۆ ئێستا بێژەنگ بانکە و قەنەعەتی پێ بکە بۆ ماڵەوە ئەمان وەلی بێژەنە بەدەستی خۆمە ئێستا قەنەعەتی پێ دەکەم دەبانگی بێژان بێژان وەرە 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 شێرەکە باش باش وەرە بێژەن کوڕە من کوڕی توانم ئەوە دەبکرێتی مەوزوع هەیە دەمەوێت لۆت باز بکەم فەرموو کاک سەعدی ڕووداوەک هەیە پەیوەندی بە من تۆ هەیە بەڵام ڕووداوەکە زۆر گرینگە ڕووداوەکی مێژوویە لە هەنار جابیتەوە تێچیتە سوزانم ڕووداوی مێژووی تۆش وەرە کوڕ دەبزانە چت پێ دەرێم مەوزوعەک هەیە مەوزوعەکە ژیانت دەگۆڕی ژیان ژیانم دەگۆڕێ مەطعەم ماسیەکەم بۆ کەیتەوە ئەوەش دەبی ئینشاڵڵا کوڕمی ڕێک بابتمە ناو مەوزوعەکەی ئەبڵە ئەمیرەی داکەت داخوازی هاتیە و شو دەکە